ڕاستیدا من وەکو مرۆڤێک وەکو کوردێک وەکو ئازادی خوازێک تا ئەبەت فخر و شانازی بەم سەر هەڵدانەی شیلاتزێوە دەکەم. ئەوەی کە ڕوویدا بەڕاستی دەبێ بچێتە لاپەڕەکانی مێژوو و دڵنیاشم دەچێتە سەر لاپەڕەکانی مێژوو و تا ئەبەت نەوەکانیشمان دەبێت شانازی بەم ڕۆژەوە بکەن. بۆ ئەمە ڕوویدا لەبەر ئەوەی حیزبە دەسەڵاتدارەکانی کورد یان حکومڕانی کورد لە ئاست داگیرکاری دەوڵەتی داگیرکاری تورک بێدەنگ بوو. بۆیە گەلی شیلاتزێ دوجار منداڵ و جوان و گەنج و لاو ژن و پیاو ڕاپەڕێن. بەڕاستی ئەمە ڕاپەڕێن بوو، ئەمە شۆڕش بوو، یعنی تۆ کۆمەڵێک گەنج و ژن و منداڵ بێن بەرامبەر بە دەوڵەتێکی داگیرکاری تورک کە ئەندامی ناتۆیە بێت ڕوبەڕوو بێتەوە و یعنی بۆ یەکەم جار گەنجەکانی شیلاتزێ چۆن پەنجەی ئاماژەیان بەرز کردەوە لەسەر دەبابە و تانچی دەوڵەتی داگیرکاری تورک. ئەمە لە مێژوودا بەڕاستی شتیوان نەکراوە. بۆیە من وەکو کوردێک شانازی بەوە دەکەم و دەبێ ئەمە هەموو کوردێک شانازی پێوە بکات. تەمان کە دەڵێم هەموو کوردێک کوردی بە شەرەف، کورد بەمانای کەلیمان نەک ئەو کوردەی کە ڕۆژانە چاوساغی و ڕێبەری دەکات بۆ دەوڵەتی داگیرکاری تورک، ڕێگەیان نیشان دەدات، چاوساغزیان بۆ دەکات، ڕێبەرایەتیان دەکات. بە پێش ئەوان دەکەوێت دەچێتە قەندیل، دەچێتە ئاواشین، دەچێتە چاو و شاخەکانی کوردستان بۆ ئەوەی کە براکانیان لە قەندیل بکوژرێت، شەهید بکرێت. ئەمە ئەی بەو شەرمەیەکە دەبوایە حکومڕانی کورد بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان کە قەڵەمڕەوە لەم ناوچەیە، ئەم ناوچەیە لە دەست ئەوە کە ئەمە بەڕاستی ئەم ناوچەیە کە دەڵێن لە دەست ئەوانە ئەم ناوچەیە خاچی کوردستانە، بەڵام ئەوان ئەمڕۆکە خۆیان تێدا سەپاندووە. دەبوایە مەدالیای شەرەف و ئازایەتی بەخشی بوایە هەموو ئەو گەنجانەی کە دەبابە و تانکەکانی دەوڵەتی داگیرکاری تورکیان شکان. بەڵام لەبری ئەوە بەداخەوە سەی دەکەین چەندین گەنجی دەستگیر کرد، چەندین گەنجی ئاوارە کرد، لەوانە کاک ئایهان و کاکزەلا شیلاتزێ کە ئاوارە بوو ئێستاکە لە بەغدا دەژێن. یعنی دەبوایە دەسەڵاتی کوردی ئەوانەی خەڵات بکرد بووە. بەلانی کەمەوە ئەگەر ئاشکراش ئەوەی نەدەکرد لەبەر ترسی دەوڵەتی داگیرکاری تورک بەنهێنی ئەمەی بکرد بووە. بەڵام سیر دەکەی لە بڕی ئەوەی کە خەڵاتیانی کرد، ئاوارە و دەربەدەریان کرد و چەندین کەسی لێ دەستگیرکردن. شێروانی و هاوڕێکانی مامۆستا بەدەل بەرواری و هاوڕێکانی هەموو ئەمانەی کە لە ڕابردوو لە ماوەی 2 ساڵی ڕابردوو گیران، هەموو ئەمانە لە تۆڵەی ئەو ڕاپەڕینەی شیلاتزێ بوو و لەسەر داوای دەوڵەتی داگیرکاری تورک بوو. ئەوەی کە لە ڕابردوو ڕوویدا ئەمە ویسیوانە خۆپیشاندان بکەن و چاڵاکی بکەن و نازانم چی ئەمە تەنها بیانوویەکە، ویستوانە کنسولخانەکان بتەقێنەوە، ئەمانە تەنها درێژی بێمانەیە، بەڵکو ئەوەی کرا بە ئاگاداری و لەسەر داخوازی دەوڵەتی داگیرکاری تورک بوو و لە تۆڵەی ڕاپەڕینی شیلاتزێ بوو. لە 74 ئاژوەتاڵی کرد لە سویەکی ئاب لە پێناو مانەوەی بنەماڵەی خۆیان پێناو بنەماڵی بارزانانی چەندین هەزار گەنجی کوردیان شەهید کرد، چەندین هەزار خەڵکیان دەربەدەر و ئاوارە کرد، 2 ئیدارەیان دروست کرد. ئەوەی کە لە ئێستاش دەیکەن بۆ ڕازیکردنی دەوڵەتی داگیرکاری تورکە لە بەرامبەر ئەو سەرمەت و ئەو سەرمایە و ئالوگۆڕە بازرگانی دەکەن و لە پێناومانەوەی خۆیان وەکو بنەماڵی بارزانانی ئەوان ئەم جاشاتی و نۆکەرایەتیان بۆ دەکەن لە بەرامبەریدا دەوڵەتی داگیرکاری تورک دەیان پارێزێ. هەمیشە نۆکەر و ئەوانەی کە خیانەت دەکەن لەگەلی خۆیان لە نەتەوەی خۆیان لە ناو دەچن دوجار تەنها شەرمەزاری و ڕوسیواییان بۆ دەمێنێتەوە. بەڕاستی من ڕۆژانە کۆنتاکتمانەیە لەگەڵ برادرانی ئەو سنوورە و ئەوانەی کە ئازاد کراون بۆیان نیە تا 5 ساڵی تر هیچ ساڵاچێک بکەن، تەنانەت هیچ لێدوانێک بدەن، هیچ دیمانەیەکی ڕۆژنامەوانی بکەن و ئەو خەڵکی کە لێوێشەیە، ئەو خەڵکە ئازادی خوازەی کە لەوێ هەیە، زۆربیان ئازار وەشکەجەنجە درێن، زۆربیان بە ناچاری وڵاتیان جێهێش، زۆربیان لەژێر چاودێری دەوڵەتی داگیرکاری تورکن بڕوا بکە. گەنج قسەیان لەگەڵ دەکەم لەگەڵ گەنجەکان، دەڵێن ئێمە باکمان نییە بە پارتی دموکراتی کوردستان، بەڵام ئێمە لەوە دەترسێن دەوڵەتی داگیرکاری تورک دەستگیرمان کات. لەبەرەوەی دەوڵەتی داگیرکاری تورک، میتی تورک لەم ناوچەیە تەواو باڵا دەستا. بۆیە
بادینان بە تایبەتی شیلاتزێ تێنووی ئازادیە و دڵنیام دوجار ڕاپەڕینی گەورە و شۆڕشی گەورە لە شیلاتزێ سەرهاڵ دەدات. جارێشتی دەڵێمەوە شیلاتزێ دەبێ هەمومان فەخری پێ بکەین ومان شانازی پێ بکەین و دەبێ بچێتە لاپەڕەکانی مێژوو و داوا لە پارتی دموکراتی کوردستان و دەسەڵاتی کوردی دەکەم واز بێنێ لەم خیانەت و لەم نۆکەریە، چونکە چارەنووسی هەموو خیانەت و نۆکەرێک دەرئەنجام دەچێتە ناو زەبڵدانی مێژوو. ئەوەی کە بۆ دوژمن دەکەی بۆ نەتەوەکەی خۆت بۆ گەنجەکانی خۆت بکەی پشگیریت دەکەن، زۆر زیاتر بە ڕۆح و بە گیان پشگیریت دەکەن، پارێزگاریت لێ دەکەن، بەڵام دوژمن قەت جێگەی سیقە و متمانە نییە. ئەمڕۆ بۆ بەرژەوەندیەکانی خۆی ئەمڕۆ لە پێناو ئابووری و لە پێناو نەوت و لە پێناو پارە دیفاع لێ دەکات، لە پێناو ئەوەی کە لیرەی تورکی داڕمایە دیفاع لێ دەکات، بەڵام دوجار کە ئیشی پێت نەما پشتت تێدەکا و شەرمەزاری بۆ دەمێنێتەوە.